لەسەر پێشنیاری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان و بە ئامانجی پاراستنی مافی کرێنشینان و گەڕانەوەی هاوسەنگی بۆ خاوەن مڵک و کرێنشین پرۆژە یاسایی بەکرێدانی خانوبەرە لە هەرێمی کوردستان پەسەند کرایەوە. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستانش دەڵێت پرۆژەکەمان لە بەرژەوەندی کرێنشینانە و هاوسەنگیش لە نێوان هەردوولا گەڕێنراوەتەوە. دوێنێ دوای ئەوەی گوێبیستی ڕای کرێچەکان و هەروە دادگاکانیش بووین ئەمڕۆ راپۆرتی نهایی پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان کراوە چەند گۆڕانکاریەکی تێکرا کە لە ساڵحی کرێچەکان بوو بە شێوازێک کە دادپەروەری و هاوسەنگیشی پارێزتر بێ بەڵام بۆ شێوازێک کە زیاتر لە قازانجی کرێچی بێ چونکە بارودۆخی ئێستای ئابووری و هەروەها یاساییش لە ساڵحی پێش لە ساڵحی کرێچی نەبوو بەڵام ئێمە بەم شێوازە کارمان لەسەر پاراستنی مافەکانیان کرد بۆ نیشتەجێبوون و غیری نیشتەجێبوون ئەوانەی ئەو خانوبەرانی کە بۆ نیشتەجێبوون بەکارێنە هەر مافیان پارێزرا و هەروە ئەوانەی کە غیری هەمواری سێمی یاسای بەکرێدانی خانوبەرە لە ڕابردوودا زۆرترین ناکۆکی لەسەر بوو بەهۆی ئەوەی لە بەرژەوەندی کرێنشینان نەبوو کرێنشینان بەهۆی یاساکەوە تووشی دەیان گرفت بوون. ئەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمان دەڵێت لەو پرۆژەیە مافی کرێنشینان پارێزراو دەبێت. خانوبەرانی کە بۆ مەبەستی تیجاری بەکارهێنێن بۆ نمونە دوکان و مۆڵەکان و ئەوانە دەرکەوت کە جۆرێک لە تەوازن نییە لە هاوسانگی نییە بە جۆرێک کە خاوەن مڵکەکان ئەم یاسایە بەکارهێنن بۆ دەرکردنی کرێچیەکان خۆی ئەسڵ ئەوەیە دەبێ هاوسەنگی هەبێت تەوازن هەبێت پێشتر ئێمە پێمان وایە لە نتیجەی جێبەجێکردن دەرکەوت کە هاوسەنگی نییە زیاتر خاوەن مڵک سوودمەندە لە هەموارەکە ئەبێ ئەم جارە بە شێوەیەکی لێ بکەین کە نەشیش بسووتێ و نەکەبە. لە ماوەی ڕابردوو دەکرێنشینان بەهۆی یاسای خانوبەرەوە وەکو خۆیان دەڵێن زۆرترین زیانیان بەرکەوت بوو بەهۆی بوونی کێشەی گەورەش لەو یاسایەدا حکومە نەیتوانیوە جێبەجێ بکات. ئێستاش کە بۆ جاری سێیەم لەسەر پێشنیاری فراکسیۆنی یەکێتی یاساکە هەموار کرایەوە بۆ لەمەودا ماف دەگەڕێتەوە بۆ کرێنشین و هاوسەنگیش دەگەڕێنێتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.